بازاڕە مێژوویەکەی مووسڵە کەوا خەریکە وردە دەبوژێتەوە و هاوڵاتیان دیسان بەبێ ترس سەردانی دەکەنەوە. بازاڕی کۆفرۆشی مووسڵ کە بە بۆرسە ناسراوە وا دیسان لەسەر دەستی تاک بە تاکی دوکانداران ژیانی بۆ دەگەڕێتەوە دوای وێرانکردنی لەلایەن چەکدارانی داعشەوە. دوای 4 ساڵ لە داگیرکردنی شارەکە چەکدارانی داعش بە خاپورکراوی بۆرسەیان بەجێهێشت، بەڵام دوکانداران بە هەوڵی خۆیان ژیان و جوڵەیان گەڕاندوێتەوە بۆ بازاڕە مێژوویەکەی مووسڵ. دوای ئازادکردنی شارەکە لە ساڵی 2010 دوکانەکان بە تاوەتی ڕووخابوون بەوەی هەوڵە تاکەسیەکانی خۆمانەوە و بەبێ هیچ قەرەبوویەک لە حکوومەتەوە دوکانەکانمان کردەوە و خۆمان نوێمان کردنەوە. بەهۆی کردنەوەی بازاڕەکەەوە کە بە گرنگترین بازار دادەنرێت لە پارێزگای نینەوە، خەڵکی ناوچەکە گەڕاونەتەوە بۆ شوێنی نیشتەجێبوونیان و دووبارە ژیان ئاسایی بۆتەوە لە تەواوی شارەکەدا. بەڵام هێشتا بازاڕەکە ماوێتی تا بگەڕێتەوە دۆخی پێشسەردەمی داعش. بەپێی هەمارەکانی بازاڕەکە داهاتی مانگانەی لە نێوان 12 بۆ 13 ملیۆن دۆلاردا بووە لە سەردەمی پێش داعش، بەڵام ئەو ڕۆژە ئاڵتونیانە بەسەر چوون و لە ئێستادا ئەو ژمارەیە کەم بۆتەوە بۆ 8 ملیۆن، لەگەڵەوەی زۆربەی دوکاندار و بازرگانان شارەکەیان بەجێهێشت. گەڕانەوەی بازاڕی بۆرسە گۆڕانکاری دروست کرد لە ناوچەکە. دانیشتوان وردە گەڕانەوە بەتایبەتی بۆ ناوچەی کۆن کە نزیکە لە بازاڕەکەەوە. هەروەها دووبارەکردنەوەی بازاڕەکە دیسان ژیانی گەڕاندەوە بۆ تەواوی ناوچەکە. بەڵام زۆر شت هەیە کە هێشتا ماوە. بە پشتیوانی خوا لەگەڵ گەڕانەوەی دانیشتوان ژیان باشترە بێت و بازاڕەکەش زیاتر دەبوژێتەوە. کاتێک لێرە بازاڕی دەکەم هەموو شتێکم دەست دەکەوێت، لە گۆشت خواردەمەنێ جیاوازەکان هەموو شتێکی لێیە، بەڵام هەندێک لە دوکاندارەکان جارێ نەگەڕاونەتەوە. ئەگەر ئەوانش بگەڕێنەوە بازاڕەکە بەهێزتر دەبێت. شارەزایان پێیان وایە کە پێویستە حکوومەت زیاتر هاوکاری ئەو هەڵمەتەی دوکاندارەکان بکات، ئەمەش بە بوژانەوەی تەواوی ئابووری شارەکە و کردنەوەی فڕۆکەخانە کە دەکەوێتە هەمان بەشی بازاڕەکە لە ڕۆژاوای مووسڵ. ئەگەر لایەنە ئابوووریەکان بە دروستی مامەڵیان لەگەڵ بکرێت، ئەوە بوژانەوەی چالاکی ئابووری و کۆمەڵایەتی دروست دەبێتەوە لە ڕۆژئاوای مووسڵ. دەستپێکیش بۆ ئەوە دەبێت لە فڕۆکەخانەوە دەست پێ بکرێت کە پێویستە بە زووی بکرێتەوە، چونکە لە بەشی ڕۆژ ئاوایە و یارمەتی دەردەبێت لە زیندووکردنەوەی کەرتەکانی تری ئابووری. بازاڕی بۆرسە ساڵی 1990 دروست کراوە، پێکدێت لە 500 دوکان کە تێیدا بابەتی خواردن، کەلوپەلی ناوماڵ، کەلوپەلی جوانکاری و هەروەها چەندین شتومەکی تر بە تاک و کۆدەفرۆشێ. لە ئێستادا تەنها 300 دوکان کراونەتەوە و ئەوانی تر فەرامۆش کراون.